جارێکی دیکە ڕووداوی لە حیمکردنی تانکەرەکانی سوتەمەنی کارەساتی دروست کرد و بەهۆی بە کەسێک گیانی لەدەستدا. زانکۆلاین لە سلێمانی ناڕەزایی بۆ دروست بووە. خوێندکارانی پۆلی 12 ژمارەیەکی زۆر لە دژی ئەوەی کەوەر نەگیراون گردبوونەوەیان ئەنجامدا. سڵاتان لێبێت. جارێکی دیکە دیمەنی لە حیمکردنی تانکی سوتەمەنی دووبارە بووە و ئەم جارەش لە حیمچیەک گیانی لەدەستدا. لە ناحیەی پیرەمەگرونی سەر بە پارێزگای سلێمانی ئەمڕۆ شەممە تانکەرێک تەقیەوە کاتێک شاگردی دوکانێکی لە حیم سەرقاڵی لە حیمکردنی بەشی سەرەوەی تانکەرێکی گواستنەوەی سوتەمەنی بووە. لەو کاتەدا تانکەرەکە تەقیوەتەوە و دەست بەجێ گیانی لەدەستداوە. محەممەد سالار بەڕێوەبەری نەخۆشخانەی پیرەمەگرون بە 1964 وت شاگردەکە گەنجێکی تەمەەن 25 ساڵ بوو لە دوکانی باوکی کاری کردووە. ڕووداوەکە لە ناوچەی پیشەسازی پیرەمەگرون ڕووی داوە. تەرمی گەنجەکە سەرەتا براوەتە پزیشکی دادی سلێمانی و دواتریش ڕادستی کەسوکاری کراوەتەوە. ئەم لە حیمکردنی تانکەری سوتەمەنیە بە تایبەتی بەبارەوە کارێکی ترسناکە و چەند جارێکە لە هەرێمی کوردستان کارەساتی لەو زۆرە ڕوو ئەدەن و چەند کەسێکیش بەهۆیەوە گیانیان لەدەستداوە. ژمارەیە قوتابی دەرسووی پۆلی 12 کە نمرەی بەرزیان هێناوە بەڵام لەو کۆلیژانە ناویان هاتۆتەوە پێی ڕازی نین و پێیان وایە غەدریان لێکراوە. بۆی ئەمڕۆ بە خۆیان و کەسوکار و هاوڕێیانیان لە بەردەم کەمپی کۆنی زانکۆی سلەیمانی گردبوونەوە. ئەوان ناڕازین و پێیان وایە کورسی خوێندنی پزیشکی کەم کراوەتەوە. دایکی یەکێک لەو قوتابیانە بە 1964 ڕاگەیاند نمرەی کوڕەکەی 96.56 بووە و لە دەرمانسازی وەرگیراوە. لە کاتێکدا چاوەڕێ بوو لە پزیشکی ددان ناوی بێتەوە. لەبەر 1 پۆینت لە پزیشکی ددان وەرنەگیراوە و کورسیەکانیش کەم کراونەتەوە و تیشی پرسیارمان کردووە و زانکۆ دەڵێ هیچ ئاگاداری هیچ شتێک نین و هیچیشیان بۆ نەهاتووە. قوتابیەکیش دەڵێت کەمترین شت چاوەڕێی پزیشکی ددان بووم بەڵام لە دەرمانسازی ناوم گەڕاوەتەوە. کچە قوتابیەکیش دەڵێت دەبوایە نمرەکانی دەرمانسازی وەک ددان و پزیشکی گشتی دابەزی بووایە بەڵام کورسیەکانی کەم کراوەتەوە. ئەمە شوای کرد ئێمە وەرنەگیرین. دوو ساڵە خەڵکی کەلار چاوەڕێی پارکێکی گەورەی خێزانین بەڵام هەر پوش و پەلاش لەو شوێنە دەبینن کە بۆ پارک تەرخان کراوە. خەریکی شاواتەکانیان دێتەدی. زەویەکە 130 دۆنمە لە 2023 پەرژینی کۆنکریتی بۆ دروست کراوە. دەکەوێتە تەنیشت زانکۆی گەرمیان لە کەلار. بەرپرسی بەشی پرۆژەکان لە شارەوانی قەزای کەلار دلێر حوسێن هەواڵی خۆشی پێوە بە 1964 وت لە ماوەی 2 بۆ 3 هەفتەی دیکە دەست دەکرێت بەکارکردن لە پارکەکە. وتیشی تەندەرین بۆ پارکەکە کراوە بەڵێن بەروەری گرتووە هەندێک ڕێکاری ئیداری ماوە لە قۆناغی سەرەتایی سەوزکردن و نەمام و هەروەها ڕێڕە و دروست ئەکەن و نافورەشی تێدا دروست دەکرێت. ئاشکراشی کرد کارەکە لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بە بڕی 800 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە و لە ماوەی 200 ڕۆژدا قۆناغی سەرەتایی پارکەکە تەواو دەبێت بە جۆرێک هاوڵاتیان بتوانن بۆ خۆیان بەکاری بهێنن. دوو کۆڵانی گەڕەکی گوندی بابان لە نزیک بە کرەزۆی سلێمانی پشتگوێ خراون هیچ خزمەت گوزاریەکیان نییە. بەشێک لە دانیشتوانی ئەو گەڕەکە گردبوونەوە و ناڕەزاییان دەربڕی. شەماڵ ناسیح یەکێک لە بەشداربوانی گردبوونەوەکە بە 1964 وت پرۆژەی خزمەت گوزاریان بۆ گەڕەکەکەیان جێبەجێ کراوە. تەنیا دوو کۆڵانی کۆتایی گەڕەکە کەماون کە نەبۆری ئاوی زێراویان بۆ ڕاکێشراوە نە ڕێگاوبانیشان بۆ دروست کراوە. هەروەهاڵێت چەند جارێک سەردانی هەردوو بەڕێوەبەرایەتی ئاوی بە کرەزۆ و سلەیمانیان کردووە بەڵام دەستا و دەستیان پێ ئەکەن هیچ وەڵامێکی کۆنکرێتیان پێنادەنەوە. بە قسەی شەماڵ تەنیا لە ماوەی 2 مانگدا 7 ماڵ چۆڵیان کردووە و دەشڵێت ئاوا بڕوات ناچارین هەمومان گەڕەکەکە بەجێ بهێڵین. سەبارەت بەم بابەتە 1964 پەیوەندی کرد بە سەرۆکایەتی شارەوانی بەکرێزۆ بەڵام ئامادە نەبوون هیچ ڕوونکردنەوەیەک لەم بارەیەوە بدەن و ئیتر کێشەکە جارێ وەک خۆی ماوەتەوە. ڕۆژ لە دوای ڕۆژ نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و بە شێوەیەکی گشتیش لە بەرزبوونەوەدایە. ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان کێشەی بۆ خێزانەکان دروست کردووە بە تایبەتیش ئەو گەنجانەی کە بەنیازی پرۆسەی هاوسەرگیرین لیان بووەتە کێشە لەبەر ئەوەی زێر ئێستا 1 مسقالی ئایار 21 کە زۆر
با بڵێن بووک و زاوایەکان بۆ پرۆسی هاوسەرگیری بەکاری ئەهێنن ئایار 21 نزیکی 900,000 دینار بووەتەوە. بێگومان کێشەکە لەوەیە کە ئەگەر پێشتر 19 مسقال بەپێی ئەوەی کە قانون دیاری کردووە کردرابە ئەو ڕەنگە کێشەیەکی وا دروست نەدەبوو چونکە ئەو کاتە زێر لە 400 تاکو 500,000 دینار بوو بەڵام ئێستا کە بۆ 900,000 دینار بەرز بۆتەوە لەوانەیە بوو بێتە کێشە و ڕێژەی هاوسەرگیریشی بە زۆرێک لە زۆرەکان کەم کرد بێتەوە. بۆ ئەم بەبەستە کەمێک پێش ئێستا پەیوەندیمان بە لیژنەی فتوای هەرێمی کوردستان کرد بوتمان بزانین لەم بارەیەوە چ قسەیەکی خێر بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتیش بۆ ئەو گەنجانە ئەکەن کە بەنیازی پرۆسەی هاوسەرگیرین. دکتۆر عەبدوڵڵا شێرکاوەیی کە وتەبێژی یەکێتی زانایانە لیژنەی فتواش بەشێکە لە یەکێتی زانایان باسی لەوە کرد کە بە پێی شەرع هیچ زۆرێک بە تایبەتیش زێر بۆ مارەی داناندراوە. وتی پێشتریش باسییان کردووە ئەکرێت لە بری زێر زیو بەکار بهێندرێت بۆ باڵێن بۆ کڕین یاخود ئۆتۆمبیل بەکار بهێندرێت ئەڵێ زۆر جاران ئەنجامدانی عمرەیەک بەکار هاتووە بۆ ئەم بابەتانە واتە هەردوو لایانی باڵێن کەسوکاری کوڕە و کچە ئەتوانن جۆرەك لێک تێگەیشتن بۆ خۆیان دروست بکەن کە چۆن قەنەعەتیان دێت چی بکڕن لە بەدیلی ئەوەی کە زێر بەو گرانیا بۆ کوڕ و کچەکانیان بکڕن. بێگومان ئەمە کێشەیەکی گەورەی دروست کردووە ئەوەش نییە کە بڵێ زێر بێتە خوارەوە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو نرخە سەر ئەکەوێ و زیاتر کێشە بۆ خێزانەکان دروست ئەکات. بەڵێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.